سوا جان شلوني؟ باوكر جان شلوني؟ بركة ماشي سبب ودميني وانا بيمري اتو دبايا او حفتي لي رباي او خوشكش الفقير بتسبايا مال وميردي خوي لوناتي باوكر جان والله خوتا زاني وكل يوم مشغولي وكلي يا باي شكاري خود كلنا ناي شكاري تي كلنا كبابا بس زانم أوه هجار چه إيشي بلما ألو الو سوما باشی چۆنی هێژارە بۆ دەنگی داوایە وڵی نازانم کو پێت برم چی بووە؟ توانای برات ئێ؟ توانای برات وا لە خەستەخانەیە حەبل شەوکی پسایە خاتی خوا قسەی چاک بکە بەسرم تۆ بینیت؟ ئەرە وڵا ئۆزای زۆر خراپە ناتانی بچولێ ئەی هاوار بە ماڵم لە کام خەستەخانەیە؟ لە خەستەخانەیە نییە نابردیانەوە مارێ ئەی تۆ نەچووی؟ ئەمن لە خەستەخانەوە بەجێم هێشتنی شمە بڕۆیشتم باشە باشە هەسەرچم سەری لێت دەم خواحافیز سوما چی قربان دەزانین چیە بابەجان توانای برامان هەژار بوو دەڵێ حەبل شەوکی پسایە وا بێ منەچم سەرێکی لێ نا دیارگیان لە لای بابە بە خۆم دەڕۆم ئێستا بۆ خۆم زوو دەڕۆم دێمەوە ئاگەر لێبێ باشە بە قوربان ئەگەر شوێ و خەبەر مام دەرە باشە باشە پێخەمە بابا جان تۆ پێم بڵێ چیت پێویستە من بۆ بکەم برو اتوش برو نانا من لێرە ئامێنمەوە با بڕوە ئێستا خۆی خەبەرمان پێدەدا بابا جان بەس پێم بڵێ چیت پێویستە چیت بۆ بکەم هەر شتێکم پێویست پێت دەرێت باشە کوڕەکەم دەبایە دوو هەفتەیە لێرە بای ئەو خوشکەت گوناحە بچوو بە مار و بداری خۆت لۆناتی ئێ باوە جان هەفتەکەی تر سڕێ من بوو ئیمتیحانمە بوو قسەم لەگە سۆمایەکە لە باتی منات ئیمڕۆ سڕی توانایە توانە جۆندێنە بچی بە سەراتیە ئەوە تازە پێی ناکرێت دەبێت تۆ هەفتەیە بێ ئێرە باشەوە سەر چاو باوە زوو باس کەم زوو باش كاكا باش دعني شمالي بابا دعني شاه هذا بيوم بكر كدبيم زوو دێ زوو باشا هجار العيادي هم خركبت سوتي تلفون ولا بنجيب هەلەی گەڕە لێ کورە هەم کلاواتەش کو دەبی ئەسکەندەر ئەوە وەزعە من تێدا بە تصديقكم والله دنا من نبنيات وناتاني بريدا بروي کورە ناتانم ئەوەندە مانگەلەکە بام ببینێمەوە کا چقۆ تێدەگەی عشقم نەبی ناتانم ئەملەکەنی ببینێمەوە على كل ها بابي بريم بس اون ايش دكا وش دير كان دريج وش بيتمغو اتو دركبتك بصايا ناتاني بزوليوا عليه كان دكي بس داود دزولي تا هەمشتا زور باش کورە دەپێت لا دەپێت يلا کورە ئەسکەندەر زوو بە کورە لە دەرگەی درا دەرگا زوو بە زوو بە ورا مشي من باش كل بقرانيا لقريتوني الصاف زلمه خەمن وەزعە تێدامە ڕۆژێک نا دوو نا سێ ناتانم دەلەکردنیەوە بابە خەمش کاسبیم هەیە نازم لۆ نامری نا یاخوا خوشکت بابا ئەی بابا ئۆی تواناییان یاخوا من بمردایەتم تۆ ماوانە دیبایە ئەی کاکسکەندەر چۆن پشتم شکا وضعي زور خطر دايقو دركبات شي دزاينتي لهاتي وشي برتشي تاني لهاتي حد يجي له لايش یاخوا دەستی من بشکێ یاخوا من بمردایەتم تۆ ماوانە دیبایە تواناییە بۆوان لە خۆت کرد خوانەکە قسەی وامەکە کاکسکەندەر دزاينتي كريا بچی وای لات کاکسکەندەر برميلة جي 200 كيلو إلى باشي كردي یاخوا دەستی من بشکێ ئاخر توانە بۆ دەکەی لە خۆت تۆ منداڵی دوێنێ تواناییان بۆوان لە خۆت کرد تۆ مناڵی دوێنێ بوو أما غد يدي يا بەڵێ حفتها دوق لنا وسارية بازش يعني لعيادتي كتنا حرني ناي برأوا خوا لێ ڕازی بێ خوا جەزای بەخێر ماي
خوا کاک ئیسکەندەر بیکە بۆ خاتری خوا وەزی زۆر خەتەرە زۆر خەتەرە زۆر ئەوەی هەرە ها دەگرن مشکلە نییە ئەم لە خزمەتی گۆدامە کاک ئیسکەندەر ماداماوە جواناگەر لە توانای برامە پێم خۆش بوو تۆ بچیتە لای باوکم من لە لای توانا ئێدە هەسە باوی چی بوو قەینا مشکلێ نیە مشکلێ نیە ئەم بەخۆ نەکردێن نیە مشکلێ ئەسکەندەر لەکردم بیسۆمە ئەجا کسێن بۆ نەحەکواگەم لە بابەی دەبیسۆمە منۆ دەمرم ڕە بە قوربان یاخوا خوشکت کوێر بێ بۆ من مردوم بۆ خۆم ئاگەم لە بابە دەبێت توانای گیان خەفەت مەخۆ بە قوربان